سڵای خی گەورەتان لەبێ ئازیزان منداڵی پێشوەخت لەدایک بوو واتە منداڵی نەبەکەم چەند سیفات و خەسڵەتێکی تایبەت بەخۆیان هەیە واتە فسیۆلۆجی جەستەیان جیاوازە لە منداڵەکانی هاوتەمەنیان. جا ئەم منداڵانی کە نەبەکامن و نەشتەرگەریان بوێت مادەی بێهۆشکار واتە بەنجی عام مەترسی زیاتر لەسەر ژیانیان. ئێمە لە تاوەری تەندروستی سمارت کاک دکتۆر کاناو عەزیز پزیشکی پسپۆڕی بێهۆشکار بۆ ئەم منداڵانە هەڵدەسێت بە ئەنجامدانی بەنجی نیوەیی واتە لە کەمەر بۆ خوارەوە بەنج دەکرێت بەنجی گشتی وەرناگرێت ئێمەش نەشتەرگەریەکەیان بۆ ئەەکەین ئەمانش بە دوور ئەبن لە مەترسی و ماکی بەنجی گشتی لەسەر ژیانیان. ئەم منداڵێکی نەبەکان بوو فتقی هەردوو لای هەبوو بە هاوکاری خی گەورە خۆشبەختانە نەشتەرگەریەکەی بەسەرکەوتی بۆ ئەنجام درا و ئینشاءالله بێ بە شیفا بووی. زۆر سپاس بۆ ئێوەش.